خوشحاڵم ئەمڕۆ لە پرۆسەیەکی دیموکراسیدا بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەم بەیانیە بەشدار بووم. طبعاً دەنگدان مافی هەر کەسێکە هەر تاکێکە لەم وڵاتەدا من هیوادارم ئەم هەڵبژاردنانە بە ئارامی بە شێوەیەکی ئارام بەڕێوە بچن و خەڵکی کوردستان بچنە سەر سندوقی دەنگدان ئەمڕۆ بۆ هەڵبژاردنی نوێنەرەکانی خۆیان لە پەرلەمانی کوردستاندا. داوا لە هەموو هاوڵاتیان و لە دەستگاکانی ئەمنی و ئاسایش و هەمووان دەکەم هێمنی بپارێزن و زۆر گرنگە ئەم پرۆسەیە بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی ڕێک و پێک بەجێ بگاتن و جێبەجێ ببین.